سڵاو بەڕێزان، من ئوسامە ئەحمەدم. ئەمڕۆ شیکردنەوەیەک بۆ کۆتایی زنجیرەی ڤایکینگ دەکەین. بەلەوەی دەست پێ بکەین تکایە سەبسکرایبی کەناڵەکەم بکەن لە یوتیوب کەناڵی ئوسامە ئەحمەد، هەروەها لە سوشەڵ میدیاش فۆڵۆی ئەکاونتەکانی ئوسامە ئەحمەد بکەن تا ئاگاداری نوێترین بابەت بن لە بابەتی زنجیرە و فیلم و کتێب. لە کۆتایی ساڵی ڕابردوو 31/12 لە تۆڕی ئەمازۆن دوایین ئەڵقەی بەشی کۆتایی زنجیرەی ڤایکینگز پەخش کرا. زنجیرەی ڤایکینگز یاخود ڤایکینگەکان باس لە کۆمەڵەیەک دەکات کە لە مێژوودا هەبوونە لە ناوچەی ئیسکەندنافیا ژیاون بە دیاریکراویش لە نەرویج. ئەم زنجیرەیە باس لە گەشتەکانی ئەو کۆمەڵەیە دەکات کە لە بەشی یەکەم تا چوارەم سەرکردەکەیان بریتی بوو لە ڕاگنار لۆثبرۆک، دواتریش لە بەشی پێنجەم و شەشەم کوڕەکانی ڕاگنار دەسەڵاتیان گرتە دەست و باسی لە کێشە و گرفتەکانی ئەوان دەکرد لەگەڵ خۆیان و لەگەڵ دەوروبەر. کۆتایی ئەم زنجیرەیە کۆتاییەکی جیاواز بوو، بە خۆشحاڵیەوە کۆتاییەکی دڵخۆشکەر بوو، کۆتاییەک بوو کە خەڵکانێکی زۆر و هەندێکی زۆری زنجیرەکە پێی قایل بوون. هەرچەندە دوای وەرزی چوارەم خەڵکانێکی زۆر وایان هەست کرد کە زنجیرەکە هەمان تامی نەماوە، بەتایبەت دوای مردنی ڕاگنار لۆثبرۆک. ئەوە بوو لە وەرزی پێنجەم وەرزێکی سەرکەوتوو نەبوو. وەرزی شەشەمیش بەشی یەکەمی کە سەرەتای ساڵی 2020 پەخش کرا بە هەمان شێوە وەرزێکی قایلکەر نەبوو، تەنها چەند ئەڵقەیەکی کەمی تێدا بوو، بەتایبەت ئەڵقەی مردنی لاگاثا کە تا ئاستێک سەرنجڕاکێش بوو. لە بەشی دووەمی وەرزی شەشەم کە ڕاگەیەندرا بوو دوایین بەش دەبێت و دوایین وەرز دەبێت، هەوادارانی ئەم زنجیرەیە بەپەرۆش بوون تا کۆتاییەکی باش بۆ ئەم زنجیرەیە ببینن. ئەوە بوو دە ئەڵقەی کۆتایی پەخش کرا. ئەڵقەی سەرەتایی کە ئەڵقەی 11هەمین بوو لە بەش شەشەم ئەڵقەیەکی زۆر نایاب بوو کە باسی لە مردنی بیۆرن دەکرد. بەڵام ئەڵقەکانی دواتر لە 12 تاکو 17 ئەڵقەیەکی تا ئاستێک سارد و سوور بوون. ڕووداوی زۆر سەرنجڕاکێشیان تێدانەبوو، بەشێکی زۆری کارکتەرەکان تەنها کاتبەڕێکردن بوو بۆ ئەڵقەکانی کۆتایی. ئەوە بوو دوو ئەڵقەی کۆتایی بەڕاستی ئەڵقەی زۆر نایاب بوون. یەکەمیان گەیشتنی ئوبا بە ناوچەی گۆڵدنلاند، شتێکی زۆر جوان بوو، بەتایبەت کە بۆمان ڕوون بیەوە گۆڵدنلاند دوو شتی زۆر سەرەکی تێدایە کە پەیوەستە بە ڤایکینگەکان. یەکەمینیان گەیشتنی ڤایکینگەکان بە ناوچەی باکووری ئەمریکا کە لە هیندە سوورەکانەوە ڕوون دیار بوو کە ئەوە ناوچەی باکووری ئەمریکایە کە ئەو بۆ ئەوان پێی گەیشتن. لە هەمان کاتدا بینینەوەی فلۆکی شتێکی زۆر جوان و دڵخۆشکەر بوو. ئوبا ئەو کوڕی ڕاگنار بوو کە بە ئاشتی ناسرا بوو، حەزی زیاتر لە گەشت بوو، زۆر حەزی بە شەڕ نەدەکرد. ئەوە بوو کە گەیشتە ئەوێ بڕیاریدا کە تەواو دەست بە ئاشتی بکات و تەنها بیاوێ ژیانی خۆی بەڕێ بکات و واز لە شەڕ بێنێت. بەڵام ئەو ئاشتی یەکەمێک تێکچ و کاتێک یەکێک لە ڤایکینگەکان هێرشی کردە سەر یەکێک لە هیندە سوورەکان و کوشتی. لەلایەکی تر ئایڤارمان بینی کە هێرشی کردە سەر وێسێکس و بە دیاریکراویش پاشا ئەلفرێد. لە ئەڵقەی 19 یەکەم جەنگ لە نێوان ڤایکینگەکان و خەڵکی وێسێکس ڕوویدا. لەو جەنگە کینگ هاڕۆڵد کوژرا کە یەکێک بوو لە ڤایکینگە سەرەکیەکان. ئەوە بۆ ئایڤار ویستی کە ئاشتی پێک بێنێت لەگەڵ ئەلفرێد، بەڵام ئەلفرێد ڕەتی کردەوە بە بیانووی ئەوەی کە ڤایکینگەکان هەرگیز ئاشتیان ناوێت و ڕۆژێک هەردێ دەست بە شەڕ دەکەنەوە. ئەوە بوو لە ئەڵقەی کۆتایی و ئەڵقەی 20هەمین. ئایڤار جۆرێک لە هەستی بۆ دروست دەبێت کەوا لەم جەنگە دەمرێت. لە هەمان کاتدا ڤیسەرکی برای پێی دەڵێت کە چاوی شین بوون. کاتێکی چاوی شین دەبێت ئەمە واتە خۆی دەخاتە مەترسێکی زۆرەوە. ئەوەیە لە ئەڵقەی 20هەم دووبارە لە شەڕێک لەگەڵ خەڵکی وێسێکس ئایڤار شەڕێکی تون دەکات کە تا ئاستێکی زۆر لە شەڕی یەکەمی دەچێت کاتێک بۆ تۆڵەی باوکی هاتبوویەوە. ئەوە بوو لەوێ ئایڤار لە کۆتاییدا کە زانی مردنی هاتووە خۆیدا بەدەستەوە و بەدەستی گەنجێکی وێسێکس کوژرا. دواتریش ڤیسەر گیرا و لە کۆتاییشدا بینیمە کە ڤیسەر بووە بە مەسیحی و وازی لە ئاینی خۆی هێناوە، هەروها ناوی گۆڕدراوە بۆ ئەثرستان. لێرە لێکچوونێکی زۆر جوان هەیە لە نێوان هەر چوار کوڕەکانی ڕاگنار لەگەڵ خودی ڕاگنار. ئەگەر لە بیۆرنەوە دەست پێ بکەین کە لە ئەڵقەی 11هەمینی ئەم وەرزە مرد، دەبینیم بیۆرن لە بارێک زۆر بە باشی چۆتەوە، ئەویش خۆکردنە قوربانیە کە خۆی دەکات بە قوربانی و لە کۆتا جەنگ شتێکی چاوەڕوان نەکرا و ئەنجام دەدات کە وا دەکات لەو جەنگە ڤایکینگەکان سەر بکەون. ئەگەر باس لە ئوبە بکەین، ئوبەش بە هەمان شێوە لایەنێکی تری ڕاگناری هەیە، بەڵام لایەنی ئوبە بریتێ لە ئاشتی و حەزکردن بە ژیانی سادە. وەک پێشتر دەمانزانی ڕاگنار جوتیارێکی ئاسایی بوو، حەزی بە ئاشتی و ئاشتیخوازی بوو، هەروەها دەیویست جیهان ببینێت و گەشت بکات. ئەم لایەنی ڕاگنار بە تەواوی بۆ ئوبە مابوویەوە، بەڵام یەک جیاوازی لە نێوان ئوبە هەبوو کە ڕاگنار ئەو جیاوازی نەبوو. ڕاگنار کاتێک بڕیاری هاتە دەست کە ئاشتی هەڵبژێت یاخود جەنگی هەڵبژارد، بەڵام ئوبە بە پێچەوانەوە ئاشتی هەڵبژارد. هەر بۆیە کاتێک تاوانباری بکوژی هیندە سوورەکان دەستگیر دەکرێت، ئوبە سەرەتا بڕیار دەدات کە بە کوشتنێکی دڵڕەقانە تۆڕەی بکاتەوە.
بەڵام لە کۆتاییدا بەزەیی هەڵدەبژێرێت و هەرچەندە دەیکوژێت بەڵام بە شێوازێکی نەرمونیانە دەیکوژێت و زوو ڕزگاری دەکات. لە هەمان کاتدا ئاشتی تەوا پێک دەهێنێت لەگەڵ هیندە سوورەکانی دانیشتووی ئەم شوێنە. بەمەش ئوبا واز لە ڕێگای کۆنی باو باپیرانی دێنێت کە شەڕکردن و جەنگان و دڕاقی بوو. ئەگەر باس لە ئایڤار بکەین، ئایڤاریش بە هەمان شێوە سیفەتێکی ڕاگناری بوو ماوەتەوە، بەڵام سیفەتی ئایڤار ڕێک پێچەوانەی سیفەتی ئوبەیە. وەگوتمان حەزێکی زۆری ڕاگنار بریتی بوو لە ئاشتی و گەشتکردن، بەڵام لە هەمان کاتدا کاتێک هەڵبژاردننی هاتە دەست کە ئاشتی هەڵبژێرێت یاخود جەنگان، جەنگا و شەڕی کرد ئەوە بوو لە کۆتاییشدا کوژدا. ئایڤار بە هەمان شێوە جەنگان و شەڕکردنی هەڵبژارد و تۆڵی هەڵبژارد و لەسەر ڕێی کۆنی ڤایکینگەکان مایەوە کە بریتە لە دڕاقی و توندوتیژی. وەک دەزانن ڤایکینگەکان یەکێک بوون لەو قەومانەی کە توندوتیژی و دڕاقیان بە باش دەزانی نەک بە خراپە. ئایڤاریش ئەو سیفەتی ڕاگناری بۆ مابوویەوە، هەر بەوەش بە هەمان شێوەی ڕاگنار لە کۆتاییدا کوژدا و تیاچوو. دوایین کوڕی ڕاگنار ڤیسێرک بە هەمان شێوە لایەنێکی تری ڕاگناری بۆ مابوویەوە، ئەویش باوەڕ نەبوون بوو بە ئاینی خۆیان و هەڵگەڕانەوە بۆ مەسیحی. ڕاستە ڕاگنار هەرگیز ڕاینەگەیاند کە بۆتە مەسیحی، بەڵام خۆشەویستی ئەو بۆ ئەفلستان لە هەمان کاتدا گفتوگۆکەی پێش ئەوەی بمرێت لەگەڵ پاشای وێسێکس دەری دەخات کە ئەو باوەڕی بە خۆوەندەکانی خۆی نەمابوو ئەگەریش نەبوو بێت بە مەسیحی. ئەوە بوو بە هەمان شێوە ڤیسێرک کاتێک لەلایەن سوپای وێسێکسەوە دەستگیر کرا، هەڵگەڕایەوە بۆ مەسیحی و لە هەمان کاتدا لێکچوونێکی زۆر جوانیش هەبوو لەگەڵ باوکی کە ناوی گۆڕدرا بۆ ئەفلستان. ئەوەی لە کۆتایی ئەم زنجیرەیە زۆر ڕوون و ئاشکرانە بوو. کۆتایی کاتیگات و دەست بە سەرداگرتنی لەلایەن ئینگرید بوو کە تا ئاستێک جێگومان بوو بە تایبەت کاتیگات کە ببوو بە سەرچاوەی هەموو زنجیرەکە، لە کۆتاییدا کەوتە دەست کەسێکی خراپەکار کە لە وەرزەکانی پێشتریش هیچ ڕۆلی نەبوو. بەڵام ئەمەش پێدەچێت ئامادەکاریەک بێت بۆ زنجیرەی داهاتوو کە باس لە 100 ساڵ دوای ڤایکینگەکان دەکات بە ناوی ڤایکینگز ڤالهالا، کە لە هەمان کاتدا بەشێک لە بەرهەمهێنانی دەکرێت لەلایەن هەردوو ئەکتەرەکانی کارکتەری بیۆرن و کارکتەری لاگاتا. ئەوە بوو لە کۆتایی و دوایین سینی ئەم زنجیرەیە. شتێکی جوان بوو کاتێک بینیمان و بەو فلۆکی بەیەکەوە دانیشتون لە کۆتایی زنجیرەیەکی سەرنجڕاکێش و پڕ توندوتیژی و دڕەقانە بە ئاشتی و ئارامی چاویان بڕیوەتە دەریایەک. بەمەش کۆتاییەکی زۆر قایلکەر و زۆر نایەبیاندا بە زۆرێک لە هەوادارانی زنجیرەی ڤایکینگز. بەڵێ بەڕێزان، ئەمە شیکردنەوەی کۆتایی زنجیرەی بەناوبانجی ڤایکینگز بوو. سبسکرایبی کەناڵی ئوسامە ئەحمەد بکەن تا ئاگاداری بابەتی زیاتر و هاوشێوە بن. لە هەمان کاتدا لە سۆشیال میدیاش فۆڵۆی ئەکاونتی ئوسامە ئەحمەد بکەن تا لەوەش ئاگاداری بابەتی بڵاوکراوە بن لەبارەی زنجیرە و کتێب و فیلم. من ئوسامە ئەحمەدم. سوپاس.